ئەمە مەراسیمی پێشوازیکردن لە پێشمەرگەی ئازادکراو سەید ئەحمەدە دوای زیاتر لە مانگونیوێک لە بەدیلگیرانی لای چەکدارانی داعش ئێوارەی دوێنێ لە ئۆپراسیۆنێکی هێزەکانی دژە تیرۆر ئازاد کراو. پێش نیوەڕۆی ئەمڕۆ گەڕایەوە شاری سۆران و لە دەروازەی شار لەلایەن هاوڵاتیان و دام و دەستگا حکوومیەکانی شارەکەەوە پێشوازی لێکرا. لەو هەندەی خۆشیتر نابێ یعنی تشتێ لەو کەسێک لە خەبری بێتە دەرێ بزیتۆ لەو هەی خۆشتر هەیە هیچ شتێکەوەی خۆشتر نیەک کەس بێکرد کەسێکی خۆشەویست وەکو لە خەبرە هاتنەوەی لە خەبرە هاتبیتەوە ئێستا لە پێش سایەمە بینە ئەو زەماوارە بە شەرەفەی ئەلەما ئەو زەماوارە خۆشەویستەی هیچ شتێکی لەوەی خۆشتر نازانم. هەندی هەموو دنیا خۆشحاڵم زۆر زۆر خۆشحاڵم زۆر خۆشحاڵم هەشتێکی زۆر خۆشم بە گەڕانەوەی سەید ئەحمەد هاوڵاتیان پۆل پۆل لە گەڕەکەکان دەهاتن بۆ بەخێرهاتنەوەی سەید ئەحمەد و شادی و خۆشی باڵی بەسەر گەڕەکەکەی سەید ئەحمەد کێشا بوو. خێزان و مناڵەکانی سەید ئەحمەد بزە و خەندا لە لێوەکانیان دەبارێت بە بۆنەی ئازادبوونی و گەڕانەوەی بۆ نێو کەس و کاری. ولا زۆر خۆشە حمله حیبن ئیشاء دەم زۆر خۆش ئیشاء حیبن دەم زۆر خۆشە ئیشاء حیب نییە ولا وجا رمضان دو وازاد حتى من خش اخوات اخوات هنا شارع اخوات هنا شارع اخوات بيتهم هي سباس يا خي حم خش بالنس ان شاء الله خي حم خش ان شاء الله خي حم ان شاء الله سباس حم خششهم بدل خوششی زۆر زۆرەکەم بەخێراتنی ئێوەکەم بەخێرات بنی هەموو میوانە کاکەم دەستخۆشی لە کاک لاهۆریەکەم دەستخۆشی لە هەموو ئەوانەی خورماتویەکەم دەستخۆشی لە هەموو خێرخوازانەکەم بەخێر بێن سەرسەر و سەرچاوم هەستم بە ئەوکی زۆر زۆر دڵخۆش بووم زۆر هەستم بە خۆشی کرد. سەید ئەحمەد سورچی پێشمەرگەی فەوزی سەی لیوای 116ی سۆران بوو. درەنگانێکی شەوی 27 مانگی ئایاری ڕابردوو لە چوارقۆڵی جیاوازەوە چەکدارانی داعش هێڕشیان کردا سەرهێزەکانی پێشمەرگە لە میحوەری دووسخورماتوو. لەو هێرشەدا پێشمەرگەیەک بە ناوی سەید ئەحمەد سورچی لەلایەن داعشەوە بەدیلگیرا کە چێشلێنەر بوو لە فەوجی سەی لیوای 116 و دانیشتووی قەزای سۆرانە. خێزاندارە و خاوەنی 5 منداڵە و ئێوارەی ڕۆژی 15 هەفتی 2017 لە ئۆپراسیۆنێکی هێزەکانی دژە تیرۆر ئازادکرا و گەڕایەوە نێو کەسوکاری. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.